گیر و گرفتەکان کرێکاران بەگشتی هەیەە چ لەسەر ئاستی ناوخۆی چ لەسەر ئاستی دەرەوەش واتە دەستی کاری ناوخۆ دەستی کاری دەرەوەش بێ کێشە و گیر و گرفت نین بەڵام ئێمە لەم بەشەی پرۆگرامەکە زیاتر جەختەکەمان لەسەر کرێکارانی بیانیە بزانین کێشە و گیر و گرفتەکانیان چین زۆر جار بازەوە دەکرێت کە پێشێلکاری و بڵێ نەحەقێکی زۆر بەرامبەر بە کرێکارانی بیانی دەکرێت لە هەرێمی کوردستانە و تەنانەت لەسەر ئاستی عێراقیشدا ئەم ناحەقیانە زۆر جار مامەڵەی تونند و سوکایەتیان پێ دەکرێت زۆر جار پارەیان پێ نادرێت تەنانەت کێشە و گرفتەکان دەگاتە ئەو ئاستی کە دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر کرێکارە بیانیەکان بە تایبەت ئەو خانمانی کە لە نێو ماڵەکاندا کار دەکەن جا ئەم کێشە و گرفتانە هەر تەنها کرێکارانی بیانی ناگرێتەوانە یان ئەوان دووچاری نابن و ڕوبەڕووی نابنەوە بەڵکو بۆ خاوەنکارەکانیش بە هەمان شێوەیە ڕەنگە هەندێک حاڵەت هەبێ کە کرێکارەکان بەرامبەر بە خاوەن ماڵەکان یاخود بەرامبەر بە خاوەنکارەکان ئەنجامی دەدەن واتە کێشە و گرفتەکان دوولایەنەیە هەم بۆ خاوەنکارەکان هەم بۆ کرێکارە بیانەکان جا ئێمە لەم بەشەی پرۆگرامەکە زیاتر جەخت دەکەینەوە سەر کێشە و گرفتەکان بزانین چین و لەگەڵیشیدا ئایا هەنگاوەکان چی دەبێت بۆ ئەوەی کە لایەنی پەیوەندیدار بێتە سەرخەت هەنگاو بنێ بۆەوەی کە ئەم کێشە و گرفتانە بۆ بارودۆخی کرێکاران بەگشتی و کرێکارانی بیانی بە تایبەتی هەنگاوەکان چی دەبێت بۆ چارەسەرکردیان و کەمکردنەوەی کێشە و گرفتەکانیان لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز حەمەهەژار کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆکی لە کرێکارانی بیانی کاک حەمەهەژار بەیانیت باش و بەخێراتی باش زۆر سپاس بەخێر بێت سەرچاو کاک حەمەهەژار پێشەوەی کە باسی ڕەوش و بارودۆخی کرێکارانی بیانی بکەین پێم خۆشە بە ئامار دەست پێ بکەین بزانین ئامارەکانی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستاندا چۆنە چەندە زۆرە یاخود کەمە هەڵبەت ڕەنگە ئامارێکی ڕسمی و دقیق نەبێ بەڵام بە نزیکەی ئامارەکان چیمان پێڵێن زۆر سپاس بەیانی ئێوە بینەرانتان باش زۆر سپاس ڕۆژێکی خۆش بۆ هەمووان سەرەتا باز لەوە بکەین کە مەسەلەی ئامار لە عێراقدا لە کوردستاندا هیچ ئامارێکی دروست نییە نسبەیە نزیکەیە ئێمە شەرۆک و ئەوانە ینی ئامارەکە ئێمە شەرۆک ئەوانە دەردەچێت یان ئێستا لە کوردستاندا ئەم ساڵ بەپێی ئەو ئەحسایەکە ئێمە هەمانە ئەو سەمپڵی کە وەرمانگرتووە 38,000 کرێکاری بیانی لە کوردستاندا کار دەکات ئەم 38,000 کرێکاری بیانی هەموویان یاساین لە ڕێگەی یاسا ئێستا باس دەکەم ئەو 38,000 لەوانەیە زیاترە زۆر زیاترە بەڵام ئێمە مەسەلەن کوردستان ڕۆژهەڵاتمان حساب نەکردووە تووچەمە حساب نەکردووە عێراقەوە هەر خۆی عێراقی هیچ مشکلە حسابمان نەکردووە سووریامان حساب نەکردووە لەگەڵ هەموومان عێراق بە کرێکاری بیانی دانادرێت ڕێگەسنامەی عێراقیە نا عێراق ئێستا هەموو عێراقین بۆیە زێر لە 38,000 کرێکاری بیانی هەیە جگەلەوەی کە نزیکەی 3,000 کرێکاری هەیە کە بە نایاسایی هاتووە بە نایاسایی هاتووە لە سنوورەکانەوە داخلبوون و گەیشتونەتە بەجۆر لە جۆرەکانە من گەیشتونەتە ناو هەرێمی کوردستان ئاماری حتا ئاماری مردنیش مەسەن ئەم ساڵ 4 کەسمان مردووە 4 کرێکار مردووە ساڵی پار تەسەوڕ دەکەم 14 کەس بوو وەکو ڕامانگەیان چکە عادەتەن ئامار و کۆتا راپۆرتی ساڵانە لە 6 مانگی یەکەم یا ئەوتە لە کۆتایی ساڵ ڕادەگەن ئێمە لە کۆتایی ساڵ ڕامانگەاند بوو عمومەنەوە ئامارەکانە کە بە خزمەتجەرانتم گەیاند ئەو کرێکارانی کە بە ڕێگەی نایاسایی هاتنوتە لە خاڵە سنوورەکانە بە هەر ڕێگەیەک هاتوونەتە خۆیان گەیانۆتە ناو هەرێمی کوردستان ئەگەر پێیان بزانرێ ڕێکارەکان چیە بێت بەرامبەریان ئەگەر دیپۆرتەکرێنەوە ئەگەر پیان بزە دوو ڕێکار هەیە یاگەوەتە دەگیرێن و دەبرێن بۆ سجن بەند دەکرێن پاشان بە بڕێک غرامەیان بە کەفالەتێک ئازاد دەکرێن پاش چەند مانگێک ئێوە کاتێک کێ کەفالەتە جا ئێستا قسە لەسەر ئەوەیە کەسێک کە دەگیرێت جارە سەرەتا لەسەر حکومە ڕۆژی 50 دلار دەکەی بە خساریفی زیاتریش بە خەو خواردن و کارە بە پێداویستەکانی ئەمە لەلایەن کۆمەڵە خەڵکەوە ئیستیقلالی مادی دەکرێت دەبێ هەوڵ بدا هەر چۆنێکی بێن بڕێک پارە پیاکە بۆ ئەوەی وەکو غرامە یا وەکو کەفالەت دای بنێ پاشان دیسان جارێک کە ئەڵخەرێ بۆ دەست دەبێتەوە کە ئەم کەسە پاسپۆرتی پێ نییە ئەگە پێشی بێت بەخالەفات بێت باشتر ئەگە پێی بێت لەبەرەوە دیپۆرت دەکرێتەوە بەڵام کە هیچی پێ نەبێ گرفتەکە لەوەی کە بەر دەبێت بە 2 مانگ ئەنجا دەتوانین تۆ ترافل دکومنتێکی بۆ بکەی جواز مەروری بۆ بکەی
لە سەفارەتەکەی خۆی بۆی پێ بگەڕێتەوە لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە. کاتە لە فڕۆکەخانە کێشی بۆ دروستە بێت کە پاسپۆرتی پێنەبێ بێگومان ئەبێ حەلێکی بۆ بدۆزێت. بەڵێ بەڵێ لە بەدیلی پاسپۆرتە جواز مرورمان هەیە. جواز مروری کوردستانیشی پێ ناکرێت عێراق بە تایبەتی بۆ ئەو سەفارەتانەی بۆ ئەو وڵاتانی کە سەفارەتیان لە عێراقدا هەیە جواز مروری عێراق تێرانەکان سەری ناخەن. بۆیە عمومەن کێشەی ئەمانە زۆرە بەڵام ئێمە لەگەڵ هەموو ئەمانە لە بەدیلمانداوە بە حکوومەت یعنی چارەسەر ئەگە قسەکردن هەر لەسەر گرفت و کێشەکان بێ ئەی بەدیلەکەت چییە؟ ئێمە بەدیلمان هەیە بەدیلمان هەیە ئەو کرێکارانە بەدیلەکەش کە ئێستا بڵێنەوە باش نەبێت کە عادەتەن خەڵک فێر بووە قسە ئەبا و قسە زەوی کە بەی خۆی ئێمە بەدیلمان هەیە بەدیلەکەش ئەوەیە کە نازانم چ بەرپرسێک کە دەسەڵاتی هەبێت گوێی لێمان بێت پێمان بڵێ بانگمان کات پێی دەڵێن بەدیلەکەمان چییە؟ ئەو بەدیلە سوودمەندە بەڵێ سوودمەندە بۆ کوردستان سوودمەندە بۆ مافی مرۆڤ سوودمەندە بۆ خودی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوو سووریەشی جوان لەسەر ئاستی نێودەوڵەتی نیشان دەدات بەڵام ئەوە بۆ کەسە دەکرێت کێسە لە کەناڵەکە ئێمە گوێی لێ بزای پەیوەندیمان پێ دەکە ئینشاءالله پێوەندیتان پێ بکات و ێش بەدیلەکە بڵێ کاک حەماشار ئەو کەسەی کە کرێکارە بیانەکان بەناسایی ئێنێتە هەرێمی کوردستانەوە ئەو کاتە ڕێکارەکان بەرامبەر ئەو کەسە چی ئەبێت؟ ئەوە دامۆزگاکانی حکوومەت بەرپرسندەوە ئەو کەسێک کەم کارە دەکات حتمەوە بازرگانیکردنەوە یعنی کەسەوەکو خەڵگیراوە بڵێ بۆ بازرگانیکردنە بە مرۆڤەوە چۆن مەسەن ئەوانەی ئێمە لێرەدانێ بچن بۆ ئەوروپا لێرە سوارە بێ ڤیزەیە تورکیا کات و لێوە بە قاچاق بە بەلەم و بۆ جەنگەڵەکان لە جەنگەڵەکانە بۆ ئەوە هەموو بەدەستی قاچاق دەڕوات خۆ قاچاق لە هەموو دنیا قاچاق یعنی یەک مستەڵەحە و یەک دیاردەشیانی کرێکاری بیانیش لە هەموو وڵاتێکە هەر هەیە بەڵام ڕەنگە مەرج و پێوەری تایبەتی کرێکاری بیانی لە هەموو دنیا دەستی کاری بیانی دەستی کاری بیانی لە هەموو دنیادا هەیە بەڵام بە ئوسوس هەیە کاتێک کە تۆ دەستی من گوڵ فرۆشم بۆ چێ دەستێمان دەستی کاری بیانی بێ کلێنس فرۆشم بۆ چییە؟ باشە بەدیلی ئەوەمان هەیە زۆر مەسەڵەن کێشەی کۆمەڵایەتیەکان کە جەنابەت باس کرد بسەرەتا لە تحڕش و لە دەرەجەی سێکسی لە هەموو ئەوانە ئەمە بەدیلی ئەوانەمان هەموو پێیە بەڵام دیسان دەکەێتەوە سەرەوەی چێ جۆمان ئەگە بەدیلی 100% نەبوو با لێمان قبوڵ نەکەم بڵێ ئێوە خەڵکێکن دەتانەوێت ئەم وڵاتە عیددارکەن یان لە خۆتانەوە قسە دەکەن زۆر جارگلەی لە دەستی کاری ناوخۆی یەکراڵێن ئەو کارانی کە کرێکارێکی بیانی ئەیکا دەستی کاری ناوخۆی نیکە ئەمە تا چەند دروستە تا چەند ئێوە بەرکەوتنتان هەیە ئەمە نسبەیە بەڵام ئێستا چۆن مەسەرەن دێتە سەر ئەوەی کەم بەدیلەکەم پێەیە مەسەرەن کچێک مانجی بە $500 دەکە کچەکەی من بە $500 دەکە ئەگە بۆی بلوێت ئەگەر هەبێت ئەگە من کاراسانی بۆ بکەم ڕێکارە یاسایەکانی بۆ بگرم بە $500 دەکات باشە بەڵام دیسان ئێمە بە بەرنامە کار دەکەین و ئەنجدای خۆمانمان هەیە بەڵام دیسان دەڵێمەوە هەر کەسێک خۆی بە بەرپرسیار دەزانێت مەسئول دەزانێت بەڵام مەسئول بە قسەنە بە کورسی مێزدا مەسئول بە دەسەڵات بەکردەوە وە کاک بافێڵ بشکم ئینشەڵڵا گوێ لە قسەکانی وڵی تەمەنا دەکەین ئەگەر گوێشی لێنێ بەڵکووانێک کە جوان لێ پێی بڵێن بۆ هیوان لە چەند وڵاتەوە کرێکارانی بیانی هاتوونەتە هەرێمی کوردستان و یاخود هێنراون بڕوا دەکەی وڵاتی وای لەوانێ ئێستا تۆ ناوە نەبستی بێ بۆتانی بیستووە بۆتان تورکیانە ها وەکو وڵاتێکی تایبەت بەڵێ وڵاتێکی مەلیکیە کەواتە لە نزیکەی 30 وڵات بەرەوسەرەوە لە هەرێمی کوردستان حەوت دەوڵەت کرێکاران لێرە هەیە پەیوەندیتان لەگەڵ قونسوڵخانەکانە چۆنە زۆر باشە لەو ڕوانەوە زۆر باشە ئێستا قونسوڵخان 2 ڕۆژ پێش ئێستا سکرتێری یەکەمی سەفارەتی بەنگلادش گۆڕا لە بەغدا لەوێ بەتایبەتی هاتوو بێرە بخوا حەفیزەوە لای ئێمە ئادەگە هەموو سەفارەتەکان عەلاقەتمان زۆر باشە بەڵام دەمانەیە باشتر بێ لە چ کاتێکا ئێوە پێویستان بەوانە بێ یاخود پەیوەندیان پێوەکەن لە کاتی بوونی کێشەیەکە یان هەر بەردەوام ئێوە هەماهەنگێت ئێمە هەرامانجی بەردەوامان هەیە کۆنداکتمانەیە لە بۆنە مناسبەتەکان لە بەشداری یەکتر دەکەین بەڵام کاتێک مەسەلەن پێویستمان پێیەتی کەسێک لەم وڵاتە دەمرێت باشە کەس ناتوان دەستکاری ئەم کەسە بکە هەتا قونسوڵەکان تەخویلێک نەنێرێ بۆ ئێمە
تەخویلمان بداتێ ئەو تەخویلێکدانی ئێمە دەتوانین هەموو تەسەڕفاتەشی لەگەڵ بکەین لە گەڕانەوە یا ئەسپەردەکردنی. باشە کەسێک کە دەگیرێ لێرە مەسەرەن پاسپۆرتەکەی بەسەر چووە، پاسپۆرتەکەی بەسەر ئێمە لەگەڵ قونسوڵەکەی کۆنداکتە دەکەین، لەگەڵ سەفارەتەکان کۆنداکتێک دەکەین، پاسپۆرتەکەی یا دێنێرین بەبەری بۆی تازە بکەنەوە یا ئەوە تا جواز مرورێکی سێمانجی بۆ دەکەن و پێ بگەڕێشەکانی خۆی پێ جەبەجێ بکە. کاتێک کە دەزانین یەکێک لە وڵاتانە خەڵکی ئەم وڵاتانەی کە لێرە کار دەکەن خەریکی بازرگانیکردنە بە مرۆڤەوە، ئەمەشان هەیە هەموو لە ناو خۆیاندا. ئەو کاتە ئێمە کەسەکە بەڕسمی ناو و ڕقمی پاسپۆرت و هەموو ئەدرسەکانی دەدەین بە سەفارەتەکە و کاتە بۆ خۆی لە وڵاتەکەی خۆیان چارەسەری دەکات بۆ خۆی ڕێکاری بێتە بەر. ئەو کرێکارانی کێنە هەرێمی کوردستانەوە کاک حەمەشەر چەند جۆریان هەیە یاخود بە چ ناوێکەوەیە هەرێمی کوردستانەوە بە ناوی کارەوە کرێکاری عملەوە یاخودەوە تاوەکو سەردان و سەفارەتی نێرە دواتر ناڕۆنەوە؟ مشکلەکە ئەوەیە هەتا ئێستا نەتوانراوە مەسەلەی ڤیزەیەک بخرێ. ینی مەسەلەی ڤیزا وەزارەت کەسێک کە دێ بۆ ئێرە وەزارەتی عەمەل و شوێنی نیشتیماعیمان هەیە و کاروباری کۆمەڵایەتی حەقا بە ڤیزەی عەمەل بێت، بەڵام زۆر جار بۆ سەریعکردنی ئیشەکانیان بە ڤیزەی سەرداندایان هێنن دوای دێکن بە عەمەل هەر عینە ڕێکارە، بەڵام ئەکرێت دواتە بە ڤیزەی سەردان و دواتر ئەکرێ بە عەمەل. بەڵێ بەڵام ئەوەیە مەسەلەکە لەوانەیە لە ئاماران لێت تێکەڵ بێ، لەوانەیە ئاڵۆزیەک دروست ببێ، لەوانەیە خەڵکی شەیە لە دەرەوەی ئەڕێنمانش خەڵک دێنێ لەوانەیە هەر داخلی ئاماریش نەبێ. مشکلەکە ئەوەیە دەکرێت هەموو ئەم شتانێک کە هەیە لە وڵاتەدا بە سیستەماتیک بکرێ، کە سیستەماتیک بوو کە بە یاسایی بوو و کاتە کەس قسەی پێ نامێنێ و هیچ قسەیەک نامێنێ بە ڕێکاری خۆی دەڕوات. باشە کاتی مانەوەی ئەو کرێکارانە ئەگەر بە کرێکاری عەمەل بێت کاک حەمەژار هەڵە نەبم وەزارەتی ناوخۆ ئەڵێ بۆ ماوەی 9 ساڵ ئەتوانێت بمێنێتەوە، وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەڵێ بۆ 2 ساڵ دواترە پێ بڕوات و جارێکتر بێتەوە. ئەی ئێستا کامیانە ینی کامیان پێڕەوە خوان ناتوانێت تا ئێستا ئەم بڕیاری خوانێت تا ئێستا هەروە ماوەتەوە هەروایە، بەڵام چاوپۆشی لێ دەکرێت و ئیتر ئەڕوات. چۆن مەسەلەن ئێستا لەوانەیە هەندێک ڕێنماییمان هەبێت لە ڕووی کار و لە ڕووی شوێنی کاروانەوە ڕێنمایی هەیە، بەڵام ڕێنماکە جێبەجێ ناکرێت، یا سامان هەیە بەڵام یاساکەلانە زۆر جێبەجێ نەکرێت، یعنی سەرلەقانێکی تایە نەرمینواندنێکی تایە بەرامبەر. باشە کاتێک کە کرێکارێکی هێنرێت هەرێمی کوردستانەوە هەڵبەت عێراقیش بەس ئێمە زیاتر لەسەر هەرێمی کوردستان قساکەین، کاک حەمەژار کەس هەیە کاتێک کە ئەم کرێکارە یەتە ئێرە ئەگەر کەسێ بێ ئەگەر لایەنێ بێ ئەگەر حکومەت بێ ڕێنیشاندەر بێ ڕێنماییەکان بە ئەم کرێکارە بڵێ کە بڵێ دابوونەریتی ئەم کۆمەلگەیە ئاوایە هەڵبەت دابوونەریتەکان جیاوازن ئەوان ڕەنگە لە وڵاتی خۆیانە دابوونەریتێکیان هەیە بێ بهێنێت ئێرە لێرە تەطبیقیکە لە ڕووی دابوونەریتەکانە و لە ڕووی یاسای کارەوە کە پێویستە ئەرکی چییە چی بکات و لە بەرابەریشە مافەکانی چییە؟ خۆی ئەو شتانیان بۆ ڕوونەکرێتەوە قوربانجان ئەم کرێکارە کە دێ بۆ ئێرە لە بیئەیەک و لە کلتوریی جیاوازەوە دێت ئێرە وەکووە ماسیەک لەم حەوزە دەبینی فرەیتە سەر ئەم جادەیە ئیتر لە چڵپاوە مەلاکات ئەمرێت ئەمێنێتەوە چون خۆی گونجێن لەگەڵم کەشە ئێمە لێرەوە حەزەکەمەوە چەند ساڵ پێش ئێستا ئێمە راپۆرتێکی کتابەتمەوە داوە کاری کتابەتماندا بە وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی کوێستاخان لە داوا ئەومان بۆ پێشنیار کرد ئەم کرێکارانە پێویستیان بەڕاهێنانە پێویستیان بۆیە کلتوری ئێران پێ بڵێ حقوق و واجباتی خۆیانیان پێ بڵێ هێڵە گەرمەکانیان پێ بڵێ ڕابهێنرێن بۆچی دەچێت بۆ ماڵە کێشە بۆ کێشە و گرفتەکانی کەم بێت یعنی هەموو ئەو ڕێکەرانمە گرتوۆتە بەر بەڵام کە کەسی بەرامبەر حکوومەت بەرامبەر کە بڕیادەرە نێتە پێش ینی بە من تۆ چی بکرێ هەروە کۆمپانیای کە ئەیهێنێ ئەو کۆمپانیایە کە دێن دەوێت کەمترین ڕۆتیناتی هەبێت دەوێت هەرکە هێنای بیبە لە کۆمپانیاکە دانە بیا تێچوو زۆرترین قازانج بەڵێ بە هەروە دنیای سەرمایە وایە یعنی بە سرعەت دەوێت حەزەکە مەسەلەن لە مانجێکدا ئەگە ئەو ڕۆتینە نەبێت لە مانجێک حەزەکە مەسەلەن 100 کرێکار بێنێ بۆی ئەو 100 چکە بێنێتەوە بەڵام بە ئوسوس دیسان ئەمانش کۆمپانیامان هەیە زۆر جێ تەقدیرە کۆمپانیاشمان هەیە بەڕاستی هەر عیبە لە وڵاتەیە بێ هەردووکمان هەیە کۆمپانیامان هەیە لە پارەی خۆی لە ژیرفانی خۆی خاوەن کۆمپانیا تەنان قەرزدا بە کچێک کە نایناسێ مەبلەغێکی ئەداتێ کۆمپانیاشمان هەیە ئەو مەبلەغی دێ ئەسێنێ یعنی بە پێچەوانەکەی هەیە ئەی باشە ئەو کۆمپانیانە نزیکی 170 کۆمپانیا بنکە بەڵام بەشیان بلۆکن
بەشێکیان بلۆکراون. ویستم ئەو بپرسم کە هەڵبەت مۆڵەتیان هەیە ئەی ناکرێ کۆمپانیایە کە کارەکانی بە باشی ناکات کە دایما کرێکارەکانی پڕ کێشە و گیر و گرفتن بتوانێت مۆڵەتەکەی لێ وەرگێتەوە یا بەدواداچوون نییە؟ بەدواداچوون کەمە مشکلەکە ئەوەیە بەدواداچوون بڕیارمان هەیە قەرارمان هەیە ڕێنماییمان هەیە حکوومەتمان هەیە دام و دۆزگامان هەیە بەڵام بەدواداچوون کەمە. دیسان ئەوەش دەکرێت چارەسەرکە یعنی ناکرێ ئەمە هەر بەڕاستی عیبیشە 30 ساڵ 32 ساڵە ئێمە حکوومەتی یعنی هێندێک شتێن جێبەجێ نەکرێ ناکرێ ینی تو بتێ پێت خۆش بێ پێت ناخۆش بێت تاڵی بێت ترشی بێ حکوومەت بەم شێوەیە نابێ ئەبێت تۆ ڕێگا چارەیەک پێ بێ حکوومەت پێ بە سیستەماتیک یعنی واز هێندە شت بێنی ئێمە دەبێ یاسامان خۆش بێ ئەگە یاسامان خۆش بیت پژگیری یاسا بووین یاسا شتەکانی ڕێخستووە پێویستی بە نەبە من نەبێت. کاک حەبەشار باسی یاسات کرد لە یاسای کاری عێراقیە چۆن باز لە کرێکارانی بیانی کراوە هیچ شێوازێکیان هەیە لەگەڵ کرێکارانی ناوخۆیان بەگشت لە یاسای کاری عێراقیدا ئەوە هاتووە دەڵێ کەسێک کرێکارێک کە دێتە کوردستان دێتە عێراق دەبێت لە خلال 15 ڕۆژ ڕاستادان نیشتنگە بکات و کاتیمانەوە و شەکارەکان تەواو بکات. بەڵام بەرگەیەکی تریش هەیە لە هەر کرێکارێک هیچ کەسێک بۆی هیچ کرێکارێک بۆی نەبچێتە سەرکار هەتا عەقدی عەمەل نەکات و هیچ خاوەنکارێکیش بۆی نەکات بە کرێکارکە ئیلا عەقدی عەمەلی نەبێت. ئەمە وابەستەیەکە بەڵام ئەمە زۆر خاوەنکارەکە عادەتەن وەکو جەنابەت باس کرد کەمترین تێچوو زۆرترین باشە و کرێکارەکان دیسان وشاردنی حتا کرێکاری خۆشمان مەسەن لە زۆرێک لە کارگەکاندا زەمان نەکراون دابینکردنی کۆمەڵاتیان بۆ نەکراوە دەکرێت ئێمە حملەیەکی یا بڵێن کارێکی بەردەوامی چڕ بکەین لەسەرەوەی کرێکاران وشار مافی خۆتە يعني ئێستا بە دەردی تۆڵێکا هەبەشە دەستەبەری کۆمەڵاتی بۆ کرێکارانی ناوخۆ نەکراوە نەکراوە باشە کرێکارانی بیانی دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە یاخود هەیە کرابێت بە ناچاری کراوە بەڵام هەندی حاڵەتی سیر هەیە مەسەن کرێکارێکی بیانی وەکو کرێکارێکی کوردستان بیمەی بۆ کراوە دەستەبەری بۆ کراوە کە دەستەبەری بۆ کراوە بەڵام لە کاتی گەڕانەوەیدا زۆرێک لە کۆمپانیەکان فێر بوون کەسەکە دەبن ئیمزای پێ دەکەن هەموو شتەکانی پێ دەکەن و ڕێکارە ئاساکانی پێتەوە دەکەن و کاتی وەرگرتنەوەی پارەکە کابرای خاوەن کۆمپانیا خۆی پارەکە وەردەگرێتەوە بە کابرا لە بڕۆ ئەمەشمان هەیە بەبێەوەی کە خۆی بزانێ یان ئەزانێت و بەز دەسەڵاتی ناوێت لە قسەکە یان نازانێت چێ نازانێت باشە کەواتە ئەگەر بەگشتی هەیە ئەگەر بەگشتی باز لە ڕۆژ و بارودۆخیان بکەین ئەتوانین بڵین بارودۆخ و ڕۆژیان هیچ باش نییە یان بەنسبەیە نزانانی چۆنە دەکرێت مقارنە بکەیت لە بینی ئێرە و ناوەڕاست و خوار و لەگەڵ دڵاتانی دراوسێ ئێمە لە هەمویان باشترین بە بەراورد بە وڵاتانی دراوسێ بە بەراورد بە ناوەڕاست و خواری عێراق وڵاتانی دراوسێ ئێمە لە هەمویان باشترین لە ناوەڕاست و خواروی عێراق چۆنە هەڵبەت ئێمە عێراقین گوچی لێ دەدەهێنرێ سوکاتی پێ دەکرێت کاری لەشۆشی پێ دەکرێت قاری خاچەخسەتی پێ دەکرێت ئیهانە دەکرێت پاری نادرێتێ لێ کەس دیفاعی لێ بکە لێرە ئێمە خۆمان بەخۆشە دەین لەسەر کرێکارێک لەگەڵ چەندین ڕەفیق خۆمان و ماڵی خەزم و دۆستی ناسیاتێکمان داوە لەسەر مەسەلەی مانگانەی کرێکارێک بەر $50 زیادە $50 کەمە ولا کەس بێدەنگ نەبووین. باشە کاک حەمەژار ئەو وڵاتانی کە کرێکارەکانیان یا بڵێ دەستی کارەکانیان هاتۆ بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق بە تایبەتی بەگشتی نازان کە بارودۆخی کرێکارەکانیان لە عێراقا بەو شێوەیە یاخود هیچ وڵاتێک هەیە کە ڕێگە بەوە نەدا دەستی کاری بێتە ناو وڵاتی عێراقەوە؟ بەڵێ ئێستا نیپال لە 2012ەوە هیچ پەیوەندیشی لەگەڵ عێراق نەماوە و سەفارەتەکەیشی لە عێراق واستەوە بردی بۆ کوێت. باشە لەبەرەوەی مەجموعەیە کرێکاری نیپال لە بەغدا سەر بڕران باشە لە بەرامبەردا حکوومەتی نیپاڵی بلاکلیستی عێراقی کرد یعنی ئێستا عێراق هەر شێشی هەبێ هەر کۆبوونەوەیەکە بێ لە نیپال بێ عێراقی ناتوانێت بچێت و ئەویش ناتوانێت بێ بۆ ئێرە ئەوەی کە دێ بۆ ئێرە لێرەوە ئەوە دەست پێ دەکات ئێمە وڵات نین یان دەوڵەت نین بەڕسمی لەسەر ئاسی نەدەوڵەتی دەوڵەتێک تەعاملمان لەگەڵا بکات ئەوەی کە دێ بۆ ئێرە دێتە دوبەی لە دوبەیەوە بە ڤیزە ئێمە دێ بۆ ئێرە بە ڤیزەی کوردستان ڤیزەی عێراق. کەواتە وڵاتی نیپال خۆی ئاگادار نییە کە دەستی کاری لە نێو هەرێمی کوردستانە هەیە؟ ئاگادارە بەڵام لە چۆنێت بەڕسمی کەسی نەناردووە خۆی نەناردووە بەڕسمی نهاتوە بەڵام عادەتە مەسەلە ئێمە چۆن کەسانی ئێمە بەغەیر ڕسمی دەچن بۆ بریتانیا دەچن بۆ ئەوروپا ئێمە ئاگامان لێ مەسەن چۆن وەختی سەر لێوە سەردەرەکە کاتێک تووشی گیژ و ئەوانیش کاتێک پێزانن کە هاتۆ تێرە و نیشتە هەروایە
کاتە تووشی گرفت و کێشەیەکی دەبێ ئەو کاتە زیاتر حکومەتەکە ملزەمە بەوەی کە هەموو ڕێکارە یاساییەکە لە بەرامبەر دەبگرێتە بەر لە گەڕانەوە یان لە هاوکاریکردن پشتیوانی. باشە دیارترین کێشە و گیرروگرفتەکانیان کاک هەماژار ڕەنگە یەکێک لە کێشەکانیان کە زۆر جار گوێبیستی بین بە تایبەتی ئەو کرێکارانی یاخود ئەو دەستیکاری لە نێو ماڵەکانە کار دەکەن وەرگرتنەوەی پاسپۆرتە لێیان ئەم وەرگرتنی پاسپۆرتە تا چەند ڕێگەیەکی دروستە یان تا چەند ڕێگە پێدراوە ئەکرێشتیوە لە ڕووی یاساییەوە نایاساییە لە ڕووی یاساییەوە نایاساییە کاتێک کە من و تۆ پێکدادانێکی ئۆتۆمبیلمان دەبێت خوانەکە تۆ ناتوانانی مخالفش ناتوانانی ئیجازە مۆڵەتی شۆفێرەکەم لێ وەرگری بەڕێوەبەری هات چوەریگری لە بەرامبەریش لە مەسەل ماڵیش بە هەمان شێوەیە بەڵام ئەگەر ئەوە نەکەن هەمووی پاسپۆرت و قامی خۆی لە جیفانی خۆی دابێت بڕوا بکە گەورەترین کێشە دروست دەبێت چونکە ئەمانە بتێونەتەوێت بە دوای ژیانێکی باشتر و چاکتر و چاکتر داوێڵن لە بیری خۆیدا مەسەلەن لێرەیە دەڵێگە بچم بۆ بەغدا لەوانەی باشتر بێ ئەگە بچم بە ئەوروپا بۆ ئێران باشتر بێ بچم بۆ تورکیە باشتر بێ ئیتر منتەزیم دابێ مەسەلەن بە تۆ دەچێتە ماڵە چکە ئێچکە 250 زیابەتە ئەچێتە ماڵە چکە ئەمەش هەیە دەنا لە ڕووی یاساییەوە نایاساییە تەنها بڕێبەراتی نیشنگەی سلێمانی و دامودەزان معنیەکان دەتوانن هەموو نیشنگەم بودنەکە سلێمانی هەموو نیشنگەکانی کوردستان عێراق و دامودەزگا تایبەتمەندەکان کە تەخەسوسن بەم کارە دەتوانەوە پاسپۆرتەوە ئەگەر نە هیچ کەسێککە نە کۆمپانیا بۆی هەیە لای خۆی دای بنێ وەنە ماڵیش بۆی هەیە بەڵام لە بەرامبەردا تۆ بەدیلی ئەوەمان نییە ئەو کرێکارانی کە لە نێو ماڵانە کارەکەن هیچ مەرجێکی تایبەت هەیە کە خاوەن ماڵەکە پەیڕێی بکات هەتا ئەم دەستی کارە لە ماڵەکەیە کار بکات پێما بێ لە ڕووی ژوور و شوێنی حەوانە و چەند ڕێنمایی و ڕێکاریکی ئەوەی کە هەیە ئەو ڕێنمایەکە ئەو عەقدێکە هەیە لە بینی کۆمپانیا و خاوەن ماڵدارە کۆمپانیا بە بەرژەوەندی خۆی قسە دەکات دەڵێ کەسێک کە ئەو کچە 2 ساڵەکەی تەواو کرد دەبێت تکتیوە بگری بیگەڕێنیتەوە کۆمپانیاکە ئەم مەرجانە دانێت بەڵێ دیسان لە هەمان یاسای کار ئەگە بە پێی یاسا بێ ئەگە یاسا عەقدەکە دەوێت عەقد بۆ 1 ساڵە عەقد بۆ 1 ساڵ لە بینی ساڵەکەشدا تەرەفەین بۆیان نەیاڵێوشێنەوە ئەمە خاڵێک دوو دەبێت عەقد بە زمانی دایک بنووسرێ تەسەور ناکەم عین تەسەور دەکەم زۆر دەگمەن هەبێ بەسەم بە زمانی نیپاڵی نووسرابێ عەقدێک بە کوردی نیپاڵی ئینگلیزی نووسرابێ یا بە کوردی نیپاڵی بەنگلادێشی یان سریلایی هەر لە وڵاتانە بەچی نووسراوە هەر بە زمانە کوردی حیاتەکەی خۆمان باشە کە ئەمەش لە بینی دوو کەسدایە کۆمپانیا و خاوەنکار خاوەن ماڵ ملزەمە بەوەی کە مانگانە پارەی بداتێ 2 ساڵەکەی تەواو کرد تکتێکی تارێبە بکرە بیگەڕێنیتەوە کۆمپانیا التزاماتی چوت ناکەوێتە سەرها بۆ معلوماتان زۆر جار کێشە لە بینی ئەوانە دروست دەبێت کابرا ساڵێک تەواو ناکات دێر لەک چەکەم ناوێتەوە ئەانە لە پارەکەم بیتەوە خۆی لە حەقەدا لێ بیراتەوە ئەم کێشانەش هەیە لە ڕاستیە ئەبێ کە 30,000 دلار دەوەرگتووە 30,000 دلار تەقسیمی 24 مانکە چەندی بەرەکەوێت ئەم ساڵێک لە لای بووە باقاتی پارەکە دێ بگەڕێتەوە بەڵام زۆر جار ناگەڕێتەوە مەسەلەی لە عەقدەکە هاتووە کە ئەبێت ئەم پارێ بگەڕێنێتەوە نا ئەمە فێڵە شتێکی تریش هەیە ئەوەیە کە مەسەلەی کاتێککە 2 ساڵەکە تەواو دەبێ ئەوە نیە ئەم کەسە لە بەرپرسیارەتی کۆمپانیا دەچێت هەر ملزەمە بە کۆمپانیاەوە کۆمپانیا بەرپرسە لێی بەرپرسە لێی هەتا ئەو ڕۆژەی لێدێ بەڵام دوای 2 ساڵەکە کاتێک دەچێت لێداتە ماڵێک بۆ ئێشکردن خاوەن کۆمپانیا بۆی نییە پارە وەرگێ عەقد ئێستا وەریشی دەگرن ئەو پێشێکیە کە باسەکرێت مەسەل عەقدی 300 دلار 400 تا 500 وەریەگرن کە تۆ کچەکە مەسەل کچەکەیان بە تۆ کچەکە 2 ساڵ تەواو کردووە من تۆ عەقدێک دەکەین بۆ منێم پارە لە تۆ وەرگرم وەک کۆمپانیا بەڵام وەردەگیرێ ئەو پێشێکی هیچیە ئەو پێشێکی ئەوەیە کە تێچووی ئەم کەسەیە لە هێنانی لە ڤیزای لە تاری لەمانەوەی لێرە و لە ڕەبحی کۆمپانیا و تێچوو کۆمپانیا لە کرێی بینا لە کارماند لە زەریبا لە هەموو ئەم شتانێک کە هەیە ئەمە لەو پێشەکێ دەردەچێت یعنی بۆ کۆمپانیا خۆ بۆ ماچ داینێناوە بۆ استفادە و ڕەبح دایناوە کۆمپانیاکەش خۆی بە ڕەبح بکات کاوی التزاماتی لەسەرشان التزامات دارایی لەسەرشانە دوو مانگ موچنەدا بە کارمەندێکی ناکرێ لەبەر ئەوە مەسەلەن زەریبە لێت خۆش نابێ هیچ بازی بێواجی خۆت دێ بەڵام کارێک زۆر خراپە ئێستا کە من ئێستا بیرم کەوتەوە ئەویژەوەیە کە حکوومەت هێرێمی کوردستان بڕیارێکی یا ڕێنمایەکی خراپی دەرکردووە
ڕێنمایەکە چییە؟ ڕێنمای خراپەکە ئەوەیە لا ئیرادی شەرعیەدانە بە بازرگانێک کردن بە مرۆڤەوە. حکوومەت دەڵێت هەر کرێکارێ هەر کۆمپانیای هەر کرێکارێک دێنێت باشە ئەگەر لە جەردی مانگانەیان ساڵانەیە کەسەکە دیار نەبوو خاوەن کۆمپانیا 2 ملیۆن دینار زەری بەبدا و غرامە بدا و تەواو. ئەمە ئەگەر وام لێ بکەی من لە ساڵێکدا 10 کەس بەو حسابە لێم خۆش ببی لە ناوەڕاست خوارەوەی عێراقێکی بە 8,000 دلار پارەیەکە ئەو کچانە. 8,000 دلار. جا من 8,000 دلارم دەستکەوێت 2 ملیۆن هەریان 3 ملیۆن ژێم. درستە. ئەو کەسانە و خانمانی کە لە نێو ماڵەکاندا لە پێشێکەکە شاماژەم پێدا کە دەستدرێژی سێکسیان ئەکرێتە سەر ڕوبەڕووی ئەو کارانە دەبنەوە. ڕێکارەکان بەرامبەریان چی ئەبێت چی ئەکرێت چۆن مافیان وەرئەگرنەوە؟ دوو هەنگاو دەنێ. هەنگاوی یەکەمان ئەوەیە چکا تۆ دەبێ ئەتیباری کۆمەڵشت بکەیت مەسەلەن کۆمەڵاتی مەسەلە کۆمەڵاتی کە وڵاتەکەی خۆمان باشە وابەستەی خێزان و عەشایر و هەڵوەشانەوەی خێزان و گرفێت لەلایەک ئەمیش بایع مخەڵەسە ئەو گوێی لەوە نییە لەوەوە هاتووە پارە پیاکایتە تۆ بۆ هەموو عەقڵی خۆتەوە هاتووی لەشی تەعامل لەگەڵ ئەو کچەکەیان دەزرێژ دەکەیتە سەر حەقی گەورەتری زەریبەت لە بدەیت. بەڵام دیسان اعتیباری ئەوە بکەین کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە تەقبولی کۆمەڵشت ناکە. ئێمە زیاتر حیواری کۆمەڵاتێکە لە بەرچاوە بەڵێ حیوارەکە دەگرنە بە چکە بەڕاستی نایت دادگاکانیش زۆر لە ئاستی پێویست دانین یعنی کێشەیەکی باشەکە حیوارەکە گیرایە بەر نەتیجە ئەنجام چێ بێ؟ ئەنجام چی دەبێت مەسەلەن کەسی دەستدرێژیکار ئەبێ قەرەبوویەکی وا بدا لە ژیانیا بیر نەچێتەوە. هەشمان بووە مادی بەڵێ نەک سجن و ئەو جۆرەشتانی دەکەی لە بەر لایەنە کۆمەڵایەتەکە. نەکەوە ئێستا کەسێک کە دەستدرێژی دەکات سەر کچێک ئەگە بیبێت بە دادگا جگە لەوەی 3-4 ساڵە خایانێ خێزانەکەش قەرەبووەکە چەنە وتی کێشەمان هەبووە لەو بابەتە حاڵەتمان هەبووە قەرەبووی چەند وەرگیراوە بۆ بۆ 2 دەفتەر وەرگیراوە چی بکا کابرا دەبێ خۆی بیدێنە دادگا قەناعەتەکە بۆ پارەیە زۆر پێی خۆشە دوای ئەوەی کردنادۆ تەلەفۆنی کردوارە بگەڕێمەوە نانە بۆ سیعلەمە ئێرە وڵاتەوە لانی تەندروستی ئەو کرێکارە بیانیانی کێنە هەرێمی کوردستان تا چەند لە بەرچاو ئەگیرێ بە تایبەتەوانی کە نەخۆشی ڤایرۆسیان هەیە ڕەنگە نەخۆشی ئایدزیان هەبێ پشکنینەکان چۆنە بۆیان چەندیان ئەگەر لە پشکنینەکانە باش نەبێ یاخود ڤایرۆس جۆرە ڤایرۆسێکی هەبێ بنێردرێتەوە. زەن جۆرە سلکی تەندروستی کوردستان یان عێراق بەگشتی کوردستانیشی خۆما کوردستانمانەیە لە ئاستی پێویستدانە کەسەکە هاتووە بەڵێ داخل بووە ماوەتەوە لێرە لەوانە اختلاڵاتشی کرد بێ لەگەڵ هەندێک خەڵکە ئەنجا فحسەکە دەرچووە هەروایە دواکەوێت خۆی هاتنەکەشی لە ڕاستی ئەو کەسێک دەبێت دەبێت بە پرۆفایلەکەی بنێرە بۆ ئێرە پێشەوەی داخل بێت. بەڵام هەموو ئەوشتانێک کە ئێمە دەمانێت بکرێت دەمانێت بە سیستماتیک بکرێت دەمانێت بە یاسایی بکرێت دەمانێت باشتر و جوانتر بکرێت تۆزێکی ماوە دەستەکانە خۆش بێ کاک هەماژار لە کۆتاییە بە کورتی چی شتێک ماوە لەسەر بابەتەکە بابەتەکە قسە زۆر هەڵەگرێ بەڵام ئەگەر کۆی کەیتەوانێت چیمان باز نەکردە پێت خۆش بە باسیکێ بە کورتی من سپاس دەکەم. وەڵاهی ئەوەی کە باسم نەکردو ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەست لە گرتنی ئەم کرێکارانە هەڵبگرێ ڕێگا چارەتر دۆزێتەوە و ئەو غرامەیەش بەڕاستی پارێکی یەکجار زۆرە ڕۆژ 20,000 دینار ئەو کرێکارانە بۆیان نادرێت تووشی گرفت و کێشە دەبن. و هەروەها دووبارەی دەکەمەوە ئەوەی کە هیوادارم ئەوەی کە مەسئولە کاتێک مامداتێ بۆ ئێمە بتوانین جوانەکان جوانتر بکەین هیچ داوای شەخصیمان نابێت. دەستەکانە خۆش بە کاک هەماژار زۆر زۆر سپاس بۆ هیوای کە پەیامەکەت گەیشت بێ سپاس بۆ هەماژار کە بەڕێستیان سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆکی لە کرێکارانی بیانی سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبوون. بەڵێ خۆشەویستان دەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی دەنگی ڕەسەنە جا دەنگی ڕەسەنی ئەم جارەمان مریەمی ئیبراهیم پورە. بلبلی بالشکاوی وقتی گله هر شب